قاتەکە ئەمڕۆ ڕەنگەکەی نازانم بەڵێ چاو تێگەیە زۆر سک یاخوا پیرۆزە بێ زۆر جوانە ئەمە کوێ یعدنان جانم قاتە هی خۆمانە یعنی ئەی ئافرە مهمە یعنی بێیتە ئەو شوێنە و یەکسەر هینەکەی بەسەر سەر و بەسەر چاو من هەر قسە ناکەم بەس تۆ با تۆزە سپاسان بکەم ئەمڕۆ وەڵاهی ماشەڵا ئەمنە زۆرین بەقەر کەناڵێکی فەزایی ئەمڕۆ کاربەندی لێیە کاک بورهانی دڵ و گوڵ دەست و چاو خۆش بێەوە کامێرەکەی هیچ جەلال گۆڵەیە کاکە ڕزگاری قەراخی جوان هاوڕێ ئەزیزم ئەوەش بۆ هەردوو هونەرمەندی خۆشەویستە سپاس بۆ کاک گۆرانی مسەوەر کە ئەویش لەو دیوە تەبادلیان پێیەکە ماشەڵا مسەوەری لێیە دەستیان خۆش سپاس بۆ کاکە ڕێبازی ئەزیز کە هەڵەسێ بە مۆنتێر و بە ئیشەکانی تر چاوی کاک جەزای ساز ماجەکەم کە ێسەر ئەم دقەیە خەریکی تەلەڤیزۆنەکەیە دەستی خۆش بێ لە ئیش کەوتبوو خسیەوە ئیش جا کاگڕۆ بێسە پێویتم کاگڕۆپی چایکی دایمە تووڕەیە وتی و تەلەڤیزۆنە بۆ ساوت وتم جا بڵێم قڕی ڕێزمان بۆی هەیە باش سپاس بۆ کاکە ئامانج و کاک میرشاد و کاک ئالان ڕەفیق خۆشەویستان ئەمڕۆ من سەرتان نایەشێنم حەزەکەم زۆرترین گۆرانیمان بۆ بڵێ کاحسین ئەبین بە عەزیەت بۆ دەنگە نانووسێنم خەمە نەبێ وابزانام 5-6 گۆرانیەکە پێ 5 ئەمە یازە ئەشە و بیلا ئەوە حەقی خۆیەتی زۆر سپاسی کۆمپانیای ئاوی سلێمانی ئەەکەم ئەم ڕۆژ 50 کارتۆنی تریان بۆ ناردین بەڕاستی جێگەی دەستخۆشین بەڕاستی زۆر سپاسیانەکەم وە سپاسی کۆمپانیای ئایکی و کۆمپانیای فازلینەکەم کە هەموو مانگە بۆمان پڕەکەنەوە بە بەلاش بەڕاستی ئەرچێکیان لەسەر کاک جەزای ساس و کردووە ئێمە چاویان ماجەکەین بە هیوای ئەوەی ئیشەڵا ئەو بازرگان و مەسول و شتانەش بێنە سەر خەدۆمەشان بەخوای تو جاخۆ من مەگەر خەریکە ئەمرم لە داقاوە ساڵێک و 4 مانگە ئاوارەکەم ئەچمە لای گۆرانێکی خۆش و تایبەتی کاک حسین خاڵدار و دوای ڕاستەوخۆ لە خزمەتانە فەرموو فڕیاتی لە ناز و خەندە لە ناز و خەندە دڵم بەو داوە ئەو نازە بەندە ئەو نازە بەندە وای لێویە ئەوە یاخوانە لێویە یا پیرنە لێویە بامن و یارەکەم بەیمان نەشێویە بەیمان نەشێویە بنرمانيقا هندا شيرينين هندا شيرينين كل واي نباتو نماي هنجيني نماي هنجيني واي ليو يا آوا يا اخوانا ليو يا بيرنا ليو يا بامنو دل سوازم بين من ناشيويا بين من ناشيويا
بجواني آرايش أكي آرايش أكي شوقي خوارتاو لا أسمان أخي لا أسمان أخي وي ليويا أوا يا أخوانا ليويا يا بيرنا ليويا بامنو مالدوريان بين ما ناشئويا بين ما ناشئويا استيران لا توباري إيوان لا توباري إيوان فرنس كاي فرشت لا رنجيزي إيوان لا رنجيزي إيوان وي ليويا أوا يا أخوانا ليويا يا بيرنا ليويا بامنو بالابر بين ما ناشئويا بين ما ناشئويا بيقردوم نرموني يا أنيم نرموني يا أنيم دربندي أشكو تبقيجي يا أنيم تبقيجي يا أنيم وي ليو يا أوا يا أخوانا ليويا يا بيرنا ليويا بامنو بالابر بين ما ناشئويا بين ما ناشئويا خاطری فەخری عالم ئەو دەنگە هەر بمێنێ یاخوا ئێوە شەر دڵشاد و خۆشبەخت بن ئینشەڵڵا یاخوا دەمە خۆش بێ خوای گەورەی ئینشەڵڵا لە ئێمە نەسەنێ وەڵایی خۆ عەدنان نەبێ بە قسێ ئەم گەڕیانەت نازانم تازەگەری و تیا کردووە یا چی ژۆم لە دەوڵێ بوو لە ژێرەوە زۆر خۆش بوو وا بوو کاک بران ئەدنان کاری جوان کارەکانت زۆر جوانە دەست و پەنجە نەڕزێ زۆر سپاس دەکەیت کاکە گیان ڕێز و حرمەتمەیە بۆ کاک ئەحمەد خۆشناوەتی بە قورعان شەهاب لێم تووڕە بووە شێری بۆمان شێر و پڵنکەن بە قوربانتان کە حسێن خاڵداری والێ ڕێزمەیە بۆ کاک ئەحمەد خۆشناوەتی سپاس بۆ هەموولایەک ئەدمینی ئێمە برای بەڕێزی کاقسەی سپاس بۆ دکتۆری بەڕێز ئەو پیاوە ئەزیزە و ئەو کەسایەتی شاری سلێمانی کاک دکتۆر تەها ڕەسوڵ زۆر سپاس یەکەین کە لەسەر خەتە بۆمان و هاوکاریمانەکە ئەم دەقەیە چاوی ماجەکەم کە ئاڵەم هاوکاریێکی تایبەتی مۆزەفێکی ڕادیۆی میلی گەڕیانە دوو مانگی بۆ تەرتیب کردوین دەست و چاوی خۆش بێ و نمونەی زیابێ و زۆر سپاس یەکەین مامەسا بە یەک دوو پرسیارە لێ بکەم ئەگەر عیب نەبێ دەستە ماجەکەم چۆن لە شوێنێک داوات بووین کاناڵێک بوون دوو نەفەر پرسیارن دێم کەوتم با بوونە ئەرکین و مەرکینەوە بەخوا نا من ئیشەڵا پرسیارەکانم بەس هونەریە پرسیارەکان سەرمە قوربانی سەر دەست تۆ گەورەی ئێمە زۆر سپاس تۆ مامۆستای بەڕێزی گۆرانی بابردی هەڵبەت با بڵێن لە ڕۆژهەڵات ئەوەی من بیست بێتم بە دەمی جەنابە لە دەمی تۆ بیستەوە ئەگەر مەلاحەزەیەکم بۆ بێ بزانم هیچ جەنابتە ئایا هیچێ بۆی بینەرانی بەڕێزیش بزانم کاک جەلال بۆ حەقی کەس زایە نەبێ من پێم وابێ لە نزیک 35 ساڵ تا ژێر 40 ساڵەوە پێش ئەو گورانیم لە دەمی هونەرمەند کاک حوسێن بەهمەنی بیستووە دوای کاک حوسێن بەهمەنیش مەسەڵ بڵێم 30 ساڵە من وتومە ئەم گورانیەکە بابردی من 30 ساڵەمە بە پێش 30 ساڵەوە پێش من بابردی وتووە ئاکسڵاوی بەڵام لە ئەسڵای گورانەکە من لە کاک حوسێنی بەهمەنی بیستووە
کە حسێنی بەمەنی ماوە شکر بەڵێ لەخوا بە زیاد هونەرمەندێکی زۆر ئازیز دەنگخۆش ئەسڵ سنەیە وڵی پێم لە ئەسڵا خەڵک بەنی لەیلاق بێ عێلاقی لاقی سنە بەڵێ بەڵێ ئێستا با بڵێن کە حسین هینەکە با بڵ گۆرانی گورانشتا هەڵەیە لەرانیش ئێستش ئایشکوتانی جوانە ماشەڵا کە حسینە بنەوە ماشەڵا ساڵوانە پێم وابێ کارسێن دەتەمەە وڵی زۆر لە من بە ئەمرترە بەڵام بەخوا ماشەڵا زۆر لە من جوانترە دەیخوای گەورە هەرتەمەنی هەردووتان قوربانە بم باش لێرەوە سڵامەنێ بۆ مامۆستا حسین ڕێزمان بۆی هەیە مامەسای گەورەی کوردە و پیاوە یار غەزالێ عینی شت لە باشوور با بڵێن لێرە هەر بەدەنگی جەنابە زیاتر خەڵک ئاشنا بوو بینەرانی بەڕێز و بەسەرە کاک جەلەرگیان یار خەزەڵ مامۆسا شکورخەیاد و توێتی حرمەتم بۆی هەیە هەر لێرەوە سڵاو ڕێزمێ بۆ ئەو خۆشەویستە و هونەرمەندە بەرزە و مامۆسا سید ئەسخەری کوردستانی سید عەلی ئەسخەری کوردستانی خدا بیبەخشێ ئەویش توێتی بەڵام ئەو شێوازە کە من ئێڵێم هەر ئەم شێوازە هەنی خۆم وتومایدی لە شێوازی ئەوان ناچێت دروستە هەر ناوی یار خەزەڵەکە تێدایە بەڵام من بە شێوازی کاڵێم دەمات وڵای لە هاو کاک جەزا با کۆپلەیەکمان ئەگەر عەزیەت ینی خەرزی تێدانی یەک مەجالیتیانە مامۆسا کاکە بەڕێوەبەری تەلەڤیزۆنەکاڵە با بێڵێ کوڕە بەسەر چاوەکانم سڵاو ڕێزم هەیە بۆ خۆشەویستان کە لە پشتی کامێرە ئەزیەتی کێشن بۆ بەرنامەکە ڕازێنەوە من بەسەر چاوم لەسەر سەریدان سەری خۆش بێ و چاوە خۆش بێ یانەکەم جافاتن یار خەزاڵن وان بە سەرمەوە بەرگی بێمەیلیت باوانم زوو کردە و بەرێمەوە یار خەزاڵن زوو کردە بەرێمەوە زوو نیشانت دەبێ یار خەزاڵن مەرگی پێش وەختمێ خۆم زوو ئەمزانی باوانمێ کە زۆر بێ وەختمێ یار خەزاڵن کە زۆر بێ وەختمێ پێشکەشتان بێ خۆش بێ بەڕاستی ئەحساسی تێ دەمە خۆش بێ کاک حسین خاڵدار یان نایڵەیە ئەو گۆرانیە ئەگەر من دەستخۆشی ئەوە لە یەکەم هەموو جارە باسیشم کردووە یا کەوتە حەقی خۆی تێ باش بەڵێ ئەو هونەرمەندانەی لەگەڵ ڕێزماکە ئەو شتانەی تۆ ئەڵێنەوە حەقی خۆیان یان نایەنێت چیان پێڵێ وەڵام من بەر لە هەموو شتێک دەستخۆشیان لە یەکەم باش من هەمیشە شتە من بە خۆم بەڵێم بە کەس ناڵێم من هەمیشە بە خۆم ئەڵێم مەسڵ من گۆرانەیەکی جەناب دەڵێمەوە ئەڵێم خۆ دروستە ئەگەر قرار بێ من گۆرانەکەی جەنابەت بڵێم ئیدی تازە تۆ نیت وانە تۆ نامێنی ڕاست ئەبێ جیاوازێک لە بین مانابوێ بەڵام خۆش ئەوەیە کە من لە چوارچێوەکە نەچمە دەرێ قبوڵەکەی ئێستا فەرزکەن ئەمە چوار گۆشە نیە ئیدی من گۆرانێکی جەناب دەڵێمەوە دی خوارەوخێکی نەکەم دەنگ منێک تۆ ناگرێتەوە قبوڵە تۆ ڕێزی خۆت هەر هەیە بەڵام دی من کارەکەم دی خوارەوخێکی نەبێ باشە ئیدیەوە نەزەری خۆمە من معجیبی شتێکی کاحسەینم شەوێک لە شوێنێ بووین با بڵێن ملیش دەوێ میوان بووم کاک عەدنانیشی لێ بوو دەستی خۆش بێت یعنی برادرە وتی فلان گۆرانیمان بۆ بڵێ وتی ناتوانم وتی بۆ وتی حەقی خۆی نایە گۆرانی حەقی خۆی نێمێ وتی آخر لەبەر خاتری من وتی آخر خۆ لەبەر خاتری تۆ من گۆرانەکە تێک نایە دەست و چاو بچینە لای بابردی یا بچینە لای وەڵڵا بابردیەکە خۆشە بەسەر ئەو چاوانە بوو خۆشەویستان بەرنامەکەمان ڕاستە و خۆیە هەر پێشنیارێک هەر داواکاریەک لە کاک حسین خاڵدار لە خزمەتانان پەیوەندی بکەن چوچیتانەکەی
آخر هرتني يا واتشاوم كرب بفري بردوم بابردي بابردي عمري من بابردي آخر بابا جميع ديالي باوان توجبنا بردي تخوى بابا جميع ديالي باوان توجبنا بردي يجي عدنا يجي خويا زواري وانا بوم والله دريا واسماني لالبم ليش يا دابوم بابردي بابردي عمري من بابردي تخوى بابا جميع ديالي كافر توبانا بردي آخر بابا جميع ديالي جانم توجبانا ومردي تخوى بوران قد بوران أربها وري مالين تخوى بوران قد بوران أريتا روجي مردن شرب مقول شيداي خوران بابردي بابردي عمري من بابردي هرب وبا جميع ديالي تخوى توجبانا ومردي اليا أميشا وشرتنا أخذتك منا وكردي
تۆخوا تۆ بەناوەبردی هەرێ بۆ بەجێمە دێڵیم کافر تۆش بەناوەبردی هزار جاری تر دەنگە نەڕزە زۆر سپاس کاک جەلال یاخوا دەست خۆش بێ. من درێژ بیت کاحسەی من زۆر حەزم لەو گۆرانەیە بەڕاستی دایمە حەزەکەم ئەو مەلا حەزەیە ئەم گۆرانیە هونەرمەندێک ئەڵێ هی منە ینی هی ئەوە چۆن هی ئەوە تۆ خۆت ئەڵی 30 ساڵەمەوە پێشوتومە والله کاک جەلال من عەرزم کردی بەڵێ خاوەن ڕێزی گۆرانیەکە لە ئەسڵام من شاید 35 ساڵ دەستخۆش بێت 35 ساڵەوە پێش شایە بڵێم زیاتریش باش لە مامۆستا حوسێن بەهمەنی بیستووە ئەوە تێگەیشتم بەس ئەمەی کە ئەڵێ هی بەڵام منە ئال ئامنێڵێم من هاتوومەتە لە ئەسڵا هەوشاریش بوومە 30 ساڵشر بۆکانم ئەم بابردێ من وتومە ئەبم شێوازە وتومە ئیدی کە بڵێ کابرا بڵێ هی منەی دیوە ئەختیار خۆیەتی من ناتوانم بڵێم دڵیش باشە زای ئەڵێ اختیاری خۆیەتی ئاخی کاکەت من ئێستا ئەم موبایلە هی منە هی تۆ نییە ناکرێت تۆ بڵێ هی منە بۆی نابێ ئەمەر قانونی ژیان وایە بەڵام لە مەسلەی هونەرە تۆزە گۆرانی داماوە لەگەڵ ڕێزم بۆ جەناب حاڵم بڵێ هەموو کەس پێ وێرێ 100% وایە وەکو نانوایە هەموو کەسی خۆ یاخوا سەرکەوتوبی باش کاحسەین خاڵدار ئەوەندەی من توور و نزیک چەند ساڵەکە من و تۆ یەکتریە ناسی ئەو نەی من بیزانم زۆر متەزیمی بە دینەوە ئیشێکی باشەکەی من دەستخۆشی لێ یەکەم باش دین ڕێگر نەبووە لە بەردەمی ئیشەکەتە وڵی خۆ کاک جەلال بەخوا ئینسان بە خۆیەتی قبوڵەکەی من ئەگەر خوای گەورە ناتوە دەست من بگرێ بڵێ ئەوە تەزبە هەمە جێڕە ئەو چاڵگرێوانە شغلی بە من داوە ڕاستە قبوڵەکەی من ئەبێ کارێ بکەم خۆلاسە کارەکەم زەرێ نێ بۆ دینەکەم منە بێ ڕفتارە بکەم بۆ دینەکەم زەرێ نەبێ وایە ڕاستە متەزیمی بە فەرزەکانەوە متەزیمی بە با بڵێن ئەو شتانەی کە بەڕسمی دین داینەوە ئیمانم هەیە بەوەی کە خوای گەورە بۆ ئێمەی داناوە ئێمە هەر لەحزە ئێمە ئاخرێکمان هەر دێتە سەرا هەر لەحزە مەرگێ جا بۆ بێ من ئەم تەمەنەی خۆم وازایەکەم بە ناشرینی بمرم باش ئەوترێ هەموو مەجلیسێکیش ناچی نەوەڵا کاک جەلال الحقیقەت من تەمەنێکم لێ گوزراوە هەر لە هەمیشەش وتومە ئالحانیش لە تەلەڤیزیۆنەکەی ئێواڵێم ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەموو هونەرمەندێک ئەوەی کە تەرەفداری هونەریشە بەڵام من وتوێ پرسیارم لێکن ئەگەر پێت خۆشە لەگەڵ فڵان کەس دانیشی ئەڵێم ئاغا من پێم خۆشە وەکو دانیشتن دان بنیشین لە حزورە بەڵام وەکو دوو نەفەری گۆرانی وتێن هەتا وتومە لە تەلەڤیزیۆنی سەحریش وتومە تاران وتومە هەتا حەز ناکەم لەگەڵ کوڕەکەی خۆم گۆرانی بڵێم دوو نەفەری چون ئەوە مرتەعم ئەوە وە کاک جەلال وەختی لە ئان خۆم گۆرانی ئەڵێم باشە بەتەنیا باش ئێحساسەکەم مەسەن کێوی ئەزمەر ئەبوو تەزبیحا بەدەستمەوە ئەوەی خۆم بێڵم بەڵام ئەگەر کەسێک کەلیمەیەکم لەگەڵ ئەڵێ کێوی ئەزمەر ها بان سەرمەوە با بڵێن چەند گعدەیەکیش هەیە دوو قۆڵی من ئاگام لێ یەکێ لەوانە زەختی من بوو من سپاس یەکەم زۆر سپاس یەکەم وتی لەبەر خاتری حورمەتی تۆ بەستی بەخوا من مرتاح نابم ئیتر شتەکەی ئێمە وا ئیجابی دەسوودەمە خۆش بێ پێغەمبەر سەرکەوتوبی خوای گەورە بوو هێڵە ئیشەڵڵا وەڵام من ئەلان بازم هەیەڵێم من ڕێز و حورمەت مێ بۆ هەموو هونەرمەندێک چ ئەوەی بیناسم چ ئەوە نیناسم چ ئەوە دوور بێ چ ئەوە نزیک بێ یعنی بۆچی ئێمە کاکە هەر کەسێ دەنگێکی جیاوازی هەیە ئێمە لە ناویەکە ئەبێ ئێمە احترام بۆ یەکدا بنین هونەرمەندان چون ئەگەر خدای نەخواسە ئێمە نسبەت بە یەک احتراممان نەبێ بەخوا کەس ڕزمە لێ ناگرێ باش تۆ ئەزمونێکی زۆرت هەیە لەگەڵ هونەری میلی و با بڵێن گۆرانی وتن و ئەمەیە من حەدم نییە بە نیو ڕوبعی تۆ ئەوەنەی تۆ بیرت بێ ئەم شتەی ئەم دوو قۆڵی وتن و هینە کۆن هەبووە ئەمە کۆن هەبوو کۆنیش هەر بووە مەسە من بەبیرم دێ دوو نەفەری وتراوە وەختم حەقیقەت لە منتەقەی ئێمە من چون لە هەوشار هاتوومەتە دنیاوە دوو نەفەری بوو بەڵام چون موسیقا نەبوو ئەوختە لە منتەقەی موسیقی نەبوو هەر نەبوو ئەبەت نەوەڵان نەبووە
باڵەبانێ کوورەشم شاڵێ نەی بەخوا لە وڵا ئێمە لە ئەو وەختە لە تیکابا بوو بەڵام بخۆم کە هاتوێ تیکابم منداڵم بەڵام خدا بیبەخشێشڵا مامۆستا محەممەدی سەفایی خالی خۆش بوڵەکەی یەکێک لە کەڵا هونەرمەندەکانە کە نەک بڵم هەر هەوشات چوارپارچەی کوردستان مامۆستا محەممەدی سەفایی کە کەسێک کە هەتا بۆ ئەوڵین کەس بە سولێتی تەنز گورانی وتووە قبوڵەکەی بەڵێ ینی منزورم تەنز دەزانیان چی شاد بەڵام دی ئەو چون لە دەستڕسی بوو لە تیکابە موسیقای نزیک بوو ئەو چەند گورانێکی بۆ تۆمار کردو بەڵام من شخصی خۆم نەوەڵا هەتا ناتومەتە بۆکان موسیقیم لەگەڵ نەبووە بەڵام بە هەردوو نەفەری بووە بەڵام بە دوو نەفەری گورانی وتراوە ڕزلێنان لە یەک نەخدای نەخواسە بنەوەیەک بێحترامی بکرێت باش ئەفم کە بە ئەو پەیوەندی وەرگرن کاگڕابەری بەڕێز لە پیرەمەگرونی سەربەرزەوە کاک زەلال گۆڵی ئەم کاتت باش سڵاو لێ بێ کاکە ڕابەر گیان دەمگۆ باش چۆن باشی برا سپاس بۆ خوای گەورە ئێوە باشن با قوربان زاغم کاگە دەستخۆشی و بەرنامە جوانتان لە یەکەم سپاسی جەناب دەکەم بە ساقە بم بە خێراتنی مامۆسای بەڕێزش کافێن خاڵدارەکەین زۆر سپاس لێرەوە سڵاو ڕێز و حرمەتمی بۆ خۆشەویستی وەکتەوە برا گەورەکەم یاخوا بەخێر لەسەر چاو مازە دەسە ماچەکە مامۆساگان مامۆسا زەلال دەستخۆشتان لە یەکەم و هیوادارمە سەرکەوتوو بن جێگەی ڕێزی زۆر زۆر سپاس دەکەم ڕێزمەیە بۆ هەموو دەڤەری پیرەمەگرون و بۆ هەموو خەڵکی پیرەمەگرون با قوربانم چاوەکەم با لە کاتان نەگرم دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن زۆر خۆشحاڵ بووم ڕێزمەیە بۆ تەواوی پیرەمەگرونیەکان سەر چاو قوربانە بم خوا لەگەڵ بێ ئینشەڵڵا کاحسین خاڵدار یەکەم گۆرانی کە بە مۆسیقا و لە بۆکان چی کامە بوو یەکەم گۆرانی بۆ موسیقاوە بەڵێ سەیزادە وتووە سەیزادە باش لە بەرنامەیە نیە جینە شتێکمان لێ کرد باش پەیوەندی وەرمەک لە جارە ڕێباز گیان ئەچینە لای بەرهەمێکی تری کاحسین خاڵدار و دوایی ڕاستەوخۆ لە خزمەتانە خۆشەویستان ئەم بەرنامەی ئەمڕۆ هەڵە ناکەم کاک ڕێباز کاژمێر نۆ لە میکس میدیا لە خزمەت تاین و پەخشەکرێجا ئەمڕۆ ماشەڵاونەی کامێرە و مسەوەریش لێیە بەرنامەکە زۆر تایبەتە بۆمان شێرکەن خۆشەویستان داواتان لێ ئەەکەم بۆمان شێرکەین بۆی ئەو دەنگە خۆشەی کاحسین خاڵدار بێتە لای هەمووتان و هەمووتان گوێبیستی بین ئەچینە لای ئەم بەرهەمە و دوای ڕاستەوخۆ لە خزمەتانە لم نوايد يا واري من خندا زو زو جير ما كايا
كدلنا واي هوردا تاوا دشان لا إله إلا شاري هل لا دار من لم نوايا يا واري وهرجي داسم لم نوايا يا واري بدي لك تشوفون رنجشاني رونو رنجشاني ما يقام دشنا يا ديلمين لا إله يا شاري هل لا يا دار من لم نوايا يا واري هل من أزوان أو دلا فاك وقت لي غنيشة وبواني جان ناسكو تنجا سيزاد من كداري شيم دور ديراوين بلا بيستواك وبواني جاني شطلي فريقاوم سيزوادا زۆر سپاس کاک جەلالجیان دەمە خۆش بە کاحسین یاخوا تەندروست بن ئینشەڵڵا تەمەند درێژ بن یا ڕەبی قوربانم کاحسین ئەمە کاتی خۆی ساڵی 99 بوو ئەگەر هەڵەم نەکرد بێ هونەرمەندێکمان هەیە ناوی نابم ئێستا لە دەرەوەی وڵاتە بەڵێ ئەویست خۆی فێری گەڕیان کا بەڕاستی جا لەم دی و ئەوەی کە هەبوو هەمووی چەند گۆرانی بێژێ بوون گەڕیان بێژ بوون لێرە درست بەڵەوە خۆ دەزانی گەڕیان ئەسڵەکەی لەو دیەوە هاتووە باو وایە بەڵێ بەڵێ وەڵا لە ڕۆژهەڵاتی خۆشەویستەوە ئیتر هاوتی جەلال لەمەوە فێری
گەڕیان بم یەک دوو گۆرانی گەڕانم گۆرانی تازاتم بەڕاستی خۆی من عازب سایزەرم بەڵام زەڕبی ژەزانم ئیتر وتم وەرە ئەم گۆرانیە زۆر خۆشە ئەم سێزادەیە بەڵێ وتی بۆ تەلەڤیزۆن تۆماریەکەم ساڵی ৯ ئیتر ئەوە نییە ڕزگار من زەڕبەکەم بۆ لێیا و ئەوەی وت و بەڵێ تەبان ئەم گۆرانیە حرمەتەن دەستی کاحسین خۆش بە مامۆستایە سپاس بۆ ئێوەش زۆر کەس بۆی ناوترێ چکا بە تەک داغڵەبی ئەمە وە گۆرانێکی ئاسی شەوای عەدنانگیان بۆ ئاسپیش تۆزە ناڕەحەتی تایە چکا بەجددی بە دوم داغڵ نابی بە تەک داغڵەبی یەک دانە هەفتە خەریک بووم لەگەڵ یا یەک کۆپلەی بۆ وترا دوای وتی ئەزانی تۆ من بەچیە زانی با بەخۆ من نەخلافاوە ئەی وتم بۆ وتی با بە تۆ گۆرانی و نەدۆزیەوە لەم هەموو گۆرانی گەڕیانەیە ئەمە نەبێ دوایی پرسیاری کردبوو کرۆتوان با بۆ ساختە چیەوە ئاسیترین گۆران نییە ئەوە بێ زۆر گەڕیان بێژوی جا ڕێزم هەیە بۆ کاک و هونەرمەندی خۆشەویست مامۆستا قایەرمەریاسی من ئەو کات کە لێرە وترا لە دەمی ئەو بیستم کاقایەرەی وت ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ کاقایەر سپاس بۆ ئەو چاوی ماجە بەڕێزێش کاحسین خاڵدار چەند هاتووی تقریبان ئەوەی بن بیزان 4-5 ڕۆژە بەڵێ باش تاکە ئیشەڵا لێرابی وەڵڵا نازانم شاید تا بەرگەکە پێوەیەمێنێ ترسم بەرگەکە چەند بوو نازانم چەند لاپەڕەیە ئەگەر زۆر بێ باشە ترسم کەم بێ دووبارە بچم نانە زۆرە زۆرە ئیشەڵا زۆرە دەی هەر لە خزمەتی جەماعەتام لە خزمەتی دۆستانە ئێمە تۆ پیاوێکی خۆشەویست و بەڕێزی و خەڵکی سلێمانیش بەڕاستی جەنابتیان ناپەسەندە چکە تۆ چەند ساڵە لەمە پێشکەهاتی سیدیەکت کەوتە با بڵێن بەر بینەران و بیسەرانی بەڕێز دەورێکی سەرەکی هەبوو چۆن کاغزگات بەڵێ دانیشتن بوو وابزانم مۆسیقاکەش ڕزا بوو بەڵێ هەلێرە دەستخۆشی لێکم کاگرزگاری ژازانم ڕزگاری تەسویر بەردار بوو ئەو با بڵێن دانیشتنەوە بەڕاستی چوە ناو خەڵکەوە منێ چێ بووم لەوانەی کە ئیتر لە ناو سیارەکەمە بەخوای گەورە هەتا ساڵی ڕزگارەرەوە بوو یعنی لەگەڵ سەرەکەوتم مەجاالیتیانە بجار ڕۆژە دایکم لەگەڵ ماسەرکەوتی کاکە ئەم پیاوە زۆر زۆر دەنگی خۆشە بە زووتی تۆ ئەمەنە لی ئەیتەوە ئەگەر هەرچیش بێت لەبەر چاوی خەڵکیەکەی جا دایکم چکا ئەسڵ خەڵکی منتقەی پێنجوێنە هیوایەتی ئەم بابەتانەی ئێوەیە باڵە درستەوە لێ نزیکترشن بۆ بەڵە جەناب و مامەسا عینەدین و ئەمانە کە لێ ئاڵیان تۆزێ زیایکە جاکە ئەوانی تر ناکاڵی کورد دەکەزی کە خۆ دەزانی من هین بەچی شەقیقە ئەڵم بۆ ئەوان بەم نەڵی زیایکە بابە دە منیش ئەبێ شت بە لە حەدی خۆی کاکە نابێت زۆری زیایکەی زۆری حەز لەو بابەتانەیە کاکجار باسی خەڵکی سلێمانیت کرد بەڵام بە زاتی خوا من هەمشەوتومە لە تەلەڤیزیۆنێکی ئێوەش ڕاگەێنم خەڵکی سلێمانی بە ئام منیان خۆشەوێت من مەمنوی هەموو لایەکم بەڵام من بە تەنیا ئام خۆشەوێت ئەی ئافرن بێ جیاوازی بێ جیاوازی وەڵام من بە تەنیا ئەو ئامەم خۆشەیەکە خەڵکی سلێمانی و دەوروبەری سلێمانی و لە هەر شوێنێکی بەرحاڵ بەڵام بە تایبەت خەڵکی سلێمانی نسبەت بە خۆم زۆر خۆشەویستن تۆش خۆ خۆشەویستی و خەڵکی سلێمانیش خەڵکێکن هونەرپەرستن بەڕاستی لەگەڵ ڕێزم بۆ هەموو شارەکانی تر سلێمانی شاری ڕۆشنبیرانە سلێمانی حرمەتەن ئەو پەڕی سەقافەت لە سلێمانیەوە دروست بووە حرمەتەن بۆ هەموو شارەکانی تر و بۆ ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا و بۆ کوردانی باکووریش بەڵامی تر چۆنەڵی ئێستا سلێمانی لە عێراقا پێڵم پایتەختی ڕۆشنبیری چکا ماشەڵا زۆرترین ڕۆشنبیر و هونەرمەند و ئەمە لە سلێمانی بووە چۆن نەڵێم خۆم پێنجوێنیم کاتی خۆی شاعیرە کۆنەکان زۆریان پێنجوێنی بوون کاکە هەروە بۆ پیاو ئەبێ جارجاری بچێتە بۆ لای منتەقی خۆی کاکە کاسین زەڕورنیەت خۆڵە کاکە گیان منیش لە وەکیلی خەڵکی بۆکانەوە دەستخۆشیتان لێ یەکەم زۆر زۆر سپاس لە وەکیلی خەڵکی بۆکانەوە سپاس ئێوەکەم و یاخوا بەرنامەکەتان هەڕازاوە بێ هەر لێرەشەوە سڵاو بۆ خەڵکی بۆکان و دەوروبەری بۆکان سپاس بۆ هەموو لایەکیان ئێمەش بۆ ناوچەی هەوشار کە من بۆ خۆم لێ لەدایک بووم بۆ هەموو شوێنێکیش بە تایبەت بۆ خەڵکی مەریوانیش سپاس بە هەموو لایەک نزیک بوویتەوە لە من ئێمەش بە ناوی ستافی ڕادیۆی گەڕیان و تەلەڤیزۆنی میکس میدیاوە ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ تەواوی بۆکانی سەربەرز زۆر سپاس بۆکانیەکان من بۆکانیم زۆر خۆشەوێت لەبەرەوەی کەسایەتیم لەگەڵ زۆریان هەیە لە بۆکان با بڵین ناو ناڵم لەبەر
ئەوان خەریکی کەسابەت و بازرگانی ئەوانن ڕێزم بۆیان هەیە جاکەیەن یەکسەر لە خزمەتیان نابم من قەرزاریانم بەخوا ڕزگار ئەو نیان پێوتوم بەڕاستی قەرزاریانم کاکەم ڕادوێمنی بەستەوە بە تەواوەتی کاک جەزاڵە جا تۆ هەفتەیە بڕۆی برا ڕۆ هەر بۆی نابێت نازانم کەوتم لە شاری بۆ کەناوەتوم نازانم دیارێکی مامۆستا حەسەن زیرەکی خۆشویست ئەلبەت ئۆستادی حەسەن زیرەک کە ئەکری پێشکەشتان کورە ئەوە بەڕاستە ئەوە کاکە پرس بە من مەکە تۆ کەناڵەکانی خۆتە بە ئیسراحەتی خۆ زۆر چاکە ئەچین بە مۆسیقاوەیە بە موسیقارەوە کێ بوو وەڵا پێشەوە داغڵ بوومتی گۆرانێکی مامۆستا حەسەنی پێ بڵێ با قوربانم با بڕوا عەدنان گیان دەسمەڵ حەریری دووە بەربۆچیم نادوێنی ئەسمەل ئەگەر حەزێ دەکەوەی نامرم بمشێ لە ناسکەوە دلبەر باوە بێ باوە بێ گوڵی من لە من تۆرە بێ ئێمە ئاش دەبینەوە خوددایە دژمنی ڕێسوا بێ دەسمەڵ حەریری شینە شیرین داڵی هەوانگینە تەعجب لە یادەمێنم بۆچی دڵی غەمگینە باوە بێ باوە بێ من دەستم لە مەمکی دابێ ئەگەر مەمکی عەزیز دکەم سەر پەنجەم کۆڵە ئەوار بێ هیچ عەزیەتیان نادەم وەی نەبالێم تاوەلا بێ شب و ڕۆژ بیست و چوارە بەدەقێ خەوبەوە سەعات شب و ڕۆژ بیست و چوارە بەدەقێ خەوبەوە سەعات ئینتیزاری یارێ بووم نەمەزانی بۆچی نەهات ڕەبی مشکۆڵە ئەزمەم بێم ئەو لەسەر پێداکەی ئەوەی سیرات باوە بێ باوە بێ گوڵی من لە من تۆرە بێ ئێمە ئاش دەبینەوە خوددایە حەسوودی ڕێسوا بێ
هەژی ئەزەنجان دەست خۆش دەریا سانەنێکیم گەشتیم کێم غەرقۆڵ دووکیم گەشتیم فەلەک یاسابێتێلا هەنس گوندم خۆش گەشتیم باوا بێ من دەستم لە مەمەکی دابێ ئەگەر مەمەکی عەزیەکەم سەرپەنەجەم کۆڵەوار بێ هیچ عەزیەتیان ناکەم وەی نەبالێم تاوەلا بێ دەریا جادر لێنان یارم وای نارگێنان هەمسێجان باگەشلار منێ ساخلار دێنان باوا بێ گوێ من لە منێ تۆرا بێ ئێمە ئاژدا بێناوە حەسوودێ یاخوا ڕەحمەت لە مردووەکانت ڕەحمەت لە ڕۆحەکەی مامۆستا حەسەن زیرەک هەزار جار ڕۆحی شاد بە مامۆسای گەورەی هەر چوار پارچەکەی کوردستان کاحسین ئاوەکە بخۆ بە ئیسراحەت بەس ئەم گۆرانیە هیچ دەبارەی مێژووەکەیەوە ئەزانی با بڵێ بەداخەوە باش تا چکا ئەم گۆرانیە زۆر حەساسە بۆ کورد یعنی ئەوەی کورد بێ کە گوێی لەم گۆرانیە ئەبێ بەڕاستی نیمانە یادگاریمان نەبێ هەر هەموو یادگارێکی هەیە وەزائیدەن بەعامی شاخ و کێ و ئەها ئەو با بڵێن منتیقە دڕفێن و فێن و شتەکانە بیرەکەوێتەوە بەڵام بەو خوایە ئەها ڕزە ئاها کوورە تووشی دەسم بین بوو گرژ بوو یاخوا دەمە خۆش بێ بەجددی کاک عەدنان من ئەڵێم گۆرانی یان نەیڵێیتەوە بەڕاستی یا کەوتە ئاوا بخوارە ئەمە پێڵەن حرمەتەن تەقلید یا ئەمە پێڵەن وتنەوە یاخوا دەمە خۆش بێ جا من چوزانم ئەمە مەکرد بە یەکەم گۆرانی یاخوا دەمە خۆش بێ پشتیوان بەخوای شەڵا کاحسین شکر شانسمان هەیە من و تۆ ئەمڕۆ کارەبا نابڕێ چکار خوا نەخواست کارەبا ببڕێ بەس تەلەڤیزۆنەکە مێنێمی قەتعا بێ خۆشەویستان کاژمێر نۆ ئەم شەو لە میکس میدیا کاگڕێباز دەستی خۆش بە ئیخاتە تەلەڤیزۆنەکە و سبەینێش کاژمێر 12 بە هەمان شێوە ئەم بەرنامە تایبەتەی کاک حسین مامۆستا حسین خاڵدار دووبارە ئەبێتەوە پێم خۆش ئەوانەی کە ئێستا مەجالیان نییە زۆر احتیادی بە لە لایفەکە بشێتە دەرەوە چکا شەو ئێمە لە تەلەڤیزۆنەکە پەخشیەکەین و لە خزمەتان نابین ئینشەڵڵا کاحسین تۆ گۆرانێکی شادێ بۆ من نەوە دەزانی وەڵی کاک جلال بەسەر چاوم ئەوە ئەلاقە و لەسەر گۆرانە خاوەکانە لەسەر شادەکانیە بەڵام دڵت ناشکێن بەسەر چاوە بە قوربانی دڵێ بم وەڵاهی بینەرانی بەڕێز ئەوە هەمووی چاوەڕێمانەوە بۆشیان نووسیوی ناکە حسین شتی شادیش خۆشەڵێ یعنی تۆ یەکشت تۆ ئاهەنگی بکو زاوا ناکەی نەوەڵڵا قەت وڵات قەت علاقم پێ نییە تو خوا ئێستا تێگەیشتم خۆی ئەو دەنگە خۆشەی تۆ بۆ هەموو نەوعێگە بێ بەڕێی من بۆ هەموو نەوعەکان خۆ لەخوا بەزیاد بێ بڵێ بە قسەم دەکا مەسەن بەڵام بۆ خۆم عشقم لەسەر گۆرانی شاد نییە حقیقەت خۆت حەزە لێ نەبەخوا یاخوا سەرکەوتو بیجا کاکە ئەگەر حەزە لێ نییە ئاساییە من لەسەر خاو بەردەوامە بین بەس ئەو بەڕێزانە بۆیان نووسیوین بەسەر چاوم پێشکەشیانەکەین وەڵا ئەگەر
گۆرانێکی شادمان پێشکەشی با هەر دڵ من بشکێ باشە تا دڵەوە ئالەم کۆرە تۆ دڵی ئەزانی بەقەیچی بەقەر چوار شارە بێ ماشەڵڵا ئەی کاکە تۆ هونەرمەند ئەبێ وابێ هونەرمەند دەبێت دایمە دڵی گەورە بێ دڵی گەورە نەبێت لەگەڵ ڕێزمە جەنابەت ئاسا ناتوانێت خۆی بگونجێنە لەگەڵەوە هەموو خەڵکی قبول لەگەڵەکە جێنێت لە خزمەتە ئارە وەڵامان هیچی بوو وامەکە ئەوەی وی بەشم گویانیش من ماوە جولة بنديني أنا ساكي من جولة بنديني لا خواكي من جد بسر بيني لا خواكي من جد بسر بيني واي 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 عشرها سوا جدي يا ليمو بدر خلي ماوا جدي يا ليمو هاي بدر خلي ماوا أشهد لك خم وهابتوا أشهد لك من وهابتوا أجر توش نبي أدم بكوا أجر توش نبي أدم بكوا أخ واي 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 عشرها سوا جدي يا ليمو بدر خري ماوا جدي يا ليمو واي بدر خري ماوا شرتي رفيقي نبو بلاتو شرتي رفيقي نبو بلاتو أهوى من مريدم بأهبالاتو أهوى من مريدم بأهبالاتو أي واي 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 عشيها سوا جدي يا ليمو بدر خري ماوا جدي يا ليمو داي بدر خري ماوا جئنا جي أشر لا داخل يا كم شرجاك يدور وإيتر نقرين وين شمنا فانور يا إيتر نقرين يا نشمنا فانور وامك وامك جرقرد وامك 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 جرقرد وامك مالي من نزيك رقا هلامك مالي من نزيك رقا هلامك
قردن وامك مالي من يزيك بقى هوامك مالي من يزيك بقى هوامك كم بقربان باوند لا تنبي هاي دلا كم بقربان باوند لا كي تنبي زورم في خوشه بلا جمله دنبي هاي زورم في خوشه وكم جمله دنبي بارك ورزي من بارك ورزيتو هاي تعون ذاك يا خوادونا بالايتو هاي تعون ذاك يا خوادونا بالايتو وخوا كم بيجا من هم هاي خوت وناتواني جاجوان من دركاي لخم اقر مقر خوم بلا خم بخوم بخوم بارك ورزي من بارك ورزيتو يا خوا تعون ذاكبي جاجوان دولا بالايتو يا رب تعون ذاكبي يا دولا بالايتو خاموش ناوي والله يشقي دون فراموش ناوي أخلي ليلو ليل ليلك راكم آي ليل ليل ليلك راكم شايدي بينا هاي بين بتاراكم شايدي بينا بين بتاراكم ها ها عيشتي رفيقي جانا نبو بلاتو عيشتي رفيقي هوا نبو بلاتو دياوى من مردم سجن باه بلاتو دياوى من مردم كالي باه بلاتو لدان لدان لداني لداني كواد كرسم قرباني لحيراني
یاخوا بەخێر تان بێتەوە خۆش بێت ئەوەی لە پشتی کامێرە بوو ئەوە لێرە دانیشتون ئەلبەت دەسەمان سپاس بە هەموو لایەکتان یاخواتە من درێژ من لەشتان ساڵ زۆر باشە مامەسا حسین کاک جەزای ساس تەلەفۆنی کردووەڵێ بەناز بەناس بەناز بەناس هینە ئەی بۆ بە تەکسی بۆی نەڵێن سوسی چییە؟ بۆ کاک جەزا باشە بەسەر چاپ سپاس بۆ کاکە ڕێبازی دڵ و گوڵ سپاس بۆ کاک بورهان سپاس بۆ کاک ڕزگا قەرەداغی بۆ کاک گۆران هەورامی بۆ کاگالان بۆ کاگامانچ بەرا ڕۆژاخۆ ئەم هەموو بە قوربانە بمەڵی تەزبێعەوە نمەوەم هەموو کاکە ڕێز و خۆشەویستی جەلال گۆڵەی قبول بکەن کاژمێر نۆ ئەم بەرنمەیە لە میکز میدیا لە خزمەتان نابین لە میکز میدیا گەڕیان سپاسێکی بێپایانم بۆ برای بەڕێزم کاکە عەدنان زۆر زۆر سپاس عەزیەتمان نای لە کاتمان گرتی چاوی ئێمەی هەموو کاتێ سپاس بۆ مامۆستای مەزن بۆ مامۆستای گەورە بۆ گوڵەکەی بۆکان مامۆستا حسین خاڵدار ئەمڕۆ بووم بە عەزیەت بۆ زۆر دا کاک جەلالگیان من لە خزمەتی هەموو کوردێکان بەخسوس ئێوەی خۆشەویست قوربانە بم ئێمەش کەناڵەکەمان یاخوا دڵتان خۆش بێ دەست مازەکەم کەناڵەکەمان مەخصوصە بە ئێوەی بەڕێزەوە یعنی یاخوا هەر ڕازاوە بێ بەڵێ خۆشەویستانە تا یەک شەممە لەگەڵ هونەرمەند بەرزان چوچانی یەمەوە خزمەتان کاتژمێر سێ ئەمڕۆ بۆ یەکەم جار ئێمە 20 دقە پێشتر داغڵ بووین ڕێباس وایە بەخوا چاکە لەمە دو هەر وای لێ یەکەی بەزیای یەکەی سپاس بۆ کۆمپانیای ئاوی سلێمانی سپاس بۆ ئایکیو بۆ فازلین دەست و چاوی هەموو لای خۆش بێ بە یەک گۆرانی بەناز بەناس ئەوەی کاکەزاوایە بە یەک گۆرانی مامۆستا حسین خاڵدار یەینە کاک میرشاد ئێستەی بۆ خاتری ئەو خوایە ئاها چۆن بێناز تیکتۆکەکەم کەوتووە بەڵێ چیت هەیە بۆ بەرنمەکەی من و چیت هەیە بۆ ئەو بەڕێزانەی کە ڕێزێک و حرمەتێکی تایبەتیان لە جەنا بگرتووە لە سلێمانی سپاس بۆ ئێوە سڵاو ڕێز و خۆشەویستی مەیە بۆ کاک یاسینی ساحەی چیا کە لە چاوم خۆشەویسترە بۆ کاک سامانی مەردان بۆ کاک عەبدوڕەحمانی کێنێن یێرەوە سڵاوێکم ئەویش هاوڕێ هەمویان هاوڕێی خۆشەویستی منەوانی کە هاوڕێن سڵاو حرمەت مێ تایبەت بۆ کاک ساڵای خۆشەویست کاک ساڵای مدیری نیشنگەی شارە جوانەکەی سلێمانی بەڕێز کاک ساڵح بەڵێ بە خزمەتی گەیشتو سڵاو مەیە بۆ کاک بابەکری قۆرگەیی پێمە قۆرگەی پێڵێن منیش بە ناوی جەنابتەوە ڕێزم هەیە بۆ یەک بە یەکیەوە بەڕێزانە و ئەو کەسانەیش کە ناویان ناتوانم باس بکەم وە نەموتووە سڵاو مێ بۆ هەموو لایەکان سڵاو مێ بۆ ئەوەی دڵسۆزە سڵاو مێ بۆ ئەوەی منی لەبیرە دیێرەوە دەستی ماچەکەم منیش بە ناوی خۆم و ڕادوی گەڕیانەوە ڕێزمان هەیە بۆ بەڕێزانە پەیوەندیەکمان لەگەڵایە کێیە کۆتایی پەیوەندی و دوای ئەم پەیوەندیە چینە لای گۆرانیەک و یەینە فلیقاندنی بەرنامەکە فەرموو سڵاوتان لێبێ ئێوارتان باش ئێوارە باش مامۆستا جەزا وڵا کاک جەلاجێماوە کە بووم بە پەیوەندیگەری بەرنامەکانت بەدەست خۆم نییە کە لە دەرەوە بم خۆم بۆ ناجێتە جەلاجێن لە خزمەتان کاک جەزاگیان یەک دنیا ڕێز خۆشەویستی مێ بۆتان بۆ کاک عەدنان بۆ بەڕێزتان بۆ میوانە خۆشەویستەکەمان هونەرمەندی دیێدینی قەدرگران کاک حسین خاڵدار کە بەڕاستی یعنی ئەمە مبالەغەیان نییە ئەم مبالەغەیان نییە توانن بیسەران و بینەران ئێستا سێرس بکەن لە یوتیوب ببینن کە چۆن لە ئێران شتێکی پێڵەن یۆگا یا مۆسیقای ئارامبەخش کاک حسین گۆرانی بۆ نەخۆشە گەڵێ بەبێ ئەوی بەنجی بکەن لەو کاتە نازانامدانی بۆ چارەسەرگەندانی بۆ کێشنێنی تا سەری دوورنەوە سەری شکا بوو سەری دوورنەوە بەبێ بەنج لەبەرەوەی بە گۆرانی ئەوە فەنێکە لە ئێران هەیە و هونەرێکی تری گۆرانی مۆسیقال ئێران هەیە تەنانەت وەکو من بیستومە لە تاران نەخۆش چارەسەرەکەن بە گۆرانەکانی مامۆستا مەزەری خالقی بە تایبەتی نەخۆشانی دەرونی هیوادارم خەڵک لەوە تێبگا گۆرانی مۆسیقات چەند بە نرخ و چەند قەدرگرانە ئەم دەنگە ڕەسەنانە کاک حسین من بینەری زۆربەی ئەو ڤیددیویانیم کە بڵاو بێتەوە لە پەیجەکانە بە تاقی تەنیا جارویە دانیشتووە ئەو جامانە جوانەوە بۆ کولتورە جوانەی کە ئەو پیاوە خۆشەویستە هەیەی شانەزێک تریشی لای ئێمە تۆمار کردو لە کافتریای زەردەش لەگەڵ خاتوگەلای سەخزیە کە بەنامەیەکمان کرد من دوێنە شۆ سێرم کرد هەتا ئێستا 973,000 بینەری هەبوو ینی ئەوەی نەماوە بێ بە 1 ملیۆن ڤیو بۆ یەک گۆرانی کە لە
بەرنمەیەک لەلای ئێمە لە کافتریا زەردەشت تۆمارکراوە هیوادارم هەمیشە سەرکەوتوو بێ بەڵام من بەداخەوە لەو سەعاتەیە هەست دەکەم کەمترین گۆرانیمان پێشکەشە خۆزگە یەک دوو گۆرانی لەو گۆرانیە کولتورە جوانانەیە فۆلکلۆرەکان مەسەڵەن وەکو خومارجیان وەکو ئارێبەنازەکە و یا گۆرانیانی کە خۆی ئێڵە دایمە زۆر جا بەبێ موزیکی لێڵە هیوادارم یەک دوو گۆرانی لەوانمان پێشکەشە بدەیە کاکە دەراج کاک جەزاگیان کێشەم کارەڤاکەیە خۆ دەزانی نازانم بنەڵی لەگەڵ مدیری سیانەیە کێشەم هەیە چی من بەڵام ساعاتێ پێشتر مەمنونە بم ئەزان یەکێک لایمەشی بۆ بکەی لێرەوە ئەو کەسانێکیانێ دانیشتنەکان نەساس بکەن هیوادارم ئەم دەنگە ڕەسانانە بدۆزنەوە کە لێرە نەمان دوای بژێوی ژیانە نەکەون بۆیە یانە باشووری کوردستان ژمارەکەی کاکە عەدنانیە کە حسین بڵاو بکەیتەوە کە لێرن ئەتا ماوەی لێرە بن هەست کەسێ گوێ لەم دەنگە ڕەسانانە بێ وەکو ئێمەوە شانسی هەبێت لە نزیکە و گوێیان لاوم دێتوانێت پەیوەندیان پێ بکات و بۆ دانیشتنەکان بانگەشتیان بکات. بەڵێ بەتاکید سپاس بۆ تۆ کاک جەزای خۆشەویست لەخوای گەورە داواکەم تەمەندرێژ بی و لەگەڵ ئەو زەحمەتانە توی کێشی یاخوا خوای گەورە ئاگای لە تۆ بێ و نمونەی توی زۆر بێشەڵە زۆر سپاسانەکەم کاتێک خۆش بەم لایەک زۆر کاتم گرتن گەورەکەم سپاس بۆ برای بەڕێز و خۆشەویستمان کاک جەزای ساس بەرپرسی میدیایی گەڕیان خۆشەویستان کێویستی پەیوەندی بە مامۆستا حسینەوە بکە بۆ شەوە ئاهەنگ و دانیشتنەکانتان لە خزمەتان نابین چەند بوو مامۆستا 1950 0 245 245 79 79 20 20 خۆشەویستان ئەتوانن پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنەوە بکەن ئەمە هی مامۆستا حسین خاڵدارە با لە دەستان دەرنەچێت شێڵە کاکە بەم زوانە ناڕاتەوە خۆجارەکەی تر من خەریب و ڕیکلامی بەرنامەی بۆ بکەم ئیشێکی بۆ دروست بڕۆی بەڵا خۆوایە پیا بەخۆی نییە کاکجرەلیان بەڵێ سەرکەوتوو بی شەڵا خۆشەویستان ئێمە ئەچینە لای ئەو گۆرانیە لە دوای ئەو گۆرانیە کۆتایی بە بەرنمەکەی نم داوای لێبوردنەکەین ڕێز و خۆشەویستیمان قبول بکەن ئەوانەی کە کۆمنتان نووسیوە دەستی یەک بە یەکتان ماجەکەم چاوی هەمووتان ماجەکەم ڕێزی جەلال گۆڵی قبول بکەن هەتا یەک شەممە لەگەڵ هونەرمەندێکی ترایەمەوە خزمەتان و زۆر سپاس بۆ هەموو لایەن فەرموو
تیام